دوابەدوای سەردانیکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وڵاتی ئیمارات لە دەستپێکی ساڵی 2021 کۆنسوڵگەری گشتی ئیمارات لە هەولێر پرۆژەیەکیان پێشکەش بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. لەژێر چاودێری و بە ئامادەبوونی دکتۆر ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و مامۆستا لوقمان سەعید سەدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر پرۆژەکە جێبەجێ کرا. زۆر سپاس بەڕێزان بە خێراتنی بەڕێزانەکەم لە وەفدی ئیمارات لە مؤسسەی محەممەد بن راشد ئال مەکتوم و هەروەها جەنابی قونسوڵی ئیمارات کە لە کوردستانە. ئێمە ماوەیەک لەو پێش پرۆژەیەکی گەورەمان هەبوو لە چوارچێوەی ڕێکەوتنێک لە ژێر ڕێنمایەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار مەسعود بارزانی و لە چوارچێوەی و پەیوەندیانی کە لەگەڵ دەوڵەتی ئیماراتی عەرەبی هەمانە بۆ ئەوەی کە بواری پەروەردەش کاری جدی لەسەر بکرێ. قوتابخانەی دیجیتاڵی هەیە یان مەدرسە ڕقەمی هەیە کە مؤسسەی محەممەد بن راشد ئال مەکتوم پشگیریەکە لە چەندین دەوڵەت. هەرێمی کوردستانیش تاکە هەرێمە کە لەناو ئەو پرۆژەیە بەشدارە و دەستمان پێکرد بە 14 قوتابخانە سەرەتا بە زمانی عەرەبی دواتریش بە زمانی کوردی. ئێستا ئەو پرۆژەیە بەردەوامە. وەفد لە مؤسسەی محەممەد بن راشد ئال مەکتوم هاتوون سەردانی هەرێمی کوردستانیان کردو بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەم قوتابخانەیە لە هەولێری پایتەخت یەکێکە لە قوتابخانەکان و چۆنیەتی فراوانکردنی پرۆژەکە و پەرەپێدانی لە زۆربەی قوتابخانەکان بۆ ئەوەی کە گفتوگۆی لەبارەوە کە این سوێنش مەراسیمێکمانەوە بۆ ڕاگەیاندین بە زمانی عەرەبی دەمێ بە خێراتنیان بکەن. مرحب بالإخوان بالمؤسسة محمد بن راشد آل مكتوم وسعادة القنصل الإماراتي الأستاذ إبراهيم أحمد الظاهري. قبل تقريبا 4 سنوات بدأنا بتوقيع المذكرة التفاهم لبدء بمشروع المدرسة الرقمية كإحدى مبادرات مؤسسة محمد بن راشد آل مكتوم في عدد كبير من الدول العالم ومن ضمنها إقليم كردستان. وقعنا مذكرة التفاهم في البداية قبل 4 سنوات، بعدين طورنا هذا الموضوع إلى الاتفاقية بين معالي الوزير أستاذ عمر سلطان العلماء ووزارة التربية، وشكر موصول للجهود المشتركة والمبذولة من قبل سعادة القنصل الإماراتي أستاذ إبراهيم أحمد الظاهري، وشكر موصول للإخوان بالمؤسسة محمد بن راشد آل مكتوم لمبادرة ودعم إقليم كردستان في رقمنة المسائل التعليم وتدريب المدرسين والمعلمين من قبل جامعة أريزونا، وشكر موصول للإخوان بالوزارة لتطوير هذا المشروع، وأتمنى لكم إقامة طيبة في كردستان إن شاء الله. المدرسة الرقمية في كردستان نحتفل اليوم بإنجاز مرحلة كبيرة، إعداد أكثر من 60 مدرسة رقمية، رقمنة المنهج الكردستاني وتوفيره عبر منصة رقمية متكاملة باللغة الكردية. كذلك نحتفل أن في بدعم من وزارة التعليم تم تدريب أكثر من 2000 معلم رقمي وهم نواة إن شاء الله تعمم على المعلمين الآخرين. كل هذا في دعم الرقمنة ودعم التحول الرقمي ودعم أن الطلاب يتحدثون لغة المستقبل اللغة الرقمية. نحن طبعا نعمل يدا بيد في هذا الموضوع، ونشكر كذلك وزارة الخارجية والقنصلية على دعمها، وكذلك عندنا مؤسسة دبي العطاء اللي هي رعت ودعمت تنفيذ المشروع في هذه المرحلة. دكتور بخصوص مدارس الرقمية، هل لديكم مشروع لتطوير جميع مدارس إقليم كردستان إلى مدارس رقمية من البداية؟ حضرتك ذكرت أنه هناك 60 مدرسة كنموذج، هل لديكم السنوات الجاية إن شاء الله تتطورون بهذا الموضوع؟ والله نحن نحب نوضح أن لما نتكلم عن التعليم الرقمي هي منظومة كاملة، ف60 مدرسة فيها مختبرات وأجهزة كمبيوتر كعمل نموذج متكامل، لكن في نفس الوقت المنصة الرقمية متاحة لكل الطلاب، موجودة أي طالب في كردستان يستطيع مشاهدة الدروس الرقمية لكل المواد باللغة الكردية مجانا متاحة. كذلك المعلمين 2000 معلم من المدارس هذه وغير المدارس، وراح نوسع التعليم. هذه قوة العالم الرقمي، نحن نستطيع أن نصل لأكبر عدد من دون عوائق، لكن تدريجيا وبالعمل مع الوزارة والشركاء بدأنا نفتح باب لشراكات ثانية نحن نتوسع في توفير الأدوات الرقمية للطلاب.
لكن النواة الأساسية كمنهج وتدريب معلمين ومنصة رقمية موجودة، والحمد لله هذه بداية طيبة، والنتائج مثل ما تشوفون اليوم في هذه المدرسة. تابعيك للرقي منصة إلكترونية ودتواني سودي لور بيه بلاتفورم إجتماعي بلام تايبي كان ويا كلنا وكتاب خانة كان للرقي راهناني ما موسان وبوني مختبري شي تايبت بقي في دايوسي تكنولوجي كبريتير للكمبيوتر يا بريتير لللابتوب أو بوقتاب خانة كما موسان راهناني هو قرتوا وشون ديابين كرا ولا نا وكتاب خانة كان وفي دايوسي إلكترونيش دابين كرا بوقتاب خانة بەڵام وەکۆی منەسەکە دروست کراوە بە زمانی کوردیش دروست کراوە هەموو قوتابیەک دەتوانێت سوودی لێوە بگرێت بۆیە پرۆژەمان هەیە کە بابەتە فراوانتر بکەین بەڵام ئەوەی کە گرنگە بەلامانەوە ڕاهێنانی مامۆسایانە چونکە ئەم بابەتە پێویستی بە ڕاهێنانی مامۆسایان هەیە تاوەکو بتوانرێت کە پرۆژەکە و باشترین ناوەندەکانی خوێندن جێبەجێ بکرێت. لە هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن جیاواز لەگەڵ تەواوی ناوچەکانی عێراق لە پێشکەوتنەوە تا چەند ئەم پرۆسە دەبێتەوەی ئەوەی کەوا ئەم پرۆسە زیاتر بەرەو پێشەوە بچێتن لە پرۆسەی خوێندن بە شێوەیەکی بەدڵنیایی گرنجێکی باشی هەیە تەکنۆلۆژیا لە هەموو بابەتێک سوودی لێوەرگیراوە بۆچی لە پەروەردە سوودی لێوەرنەگرین بۆچی لە بواری فێرمون سوودی لێوەرنەگرین و جهودی هەم وەزارەت هەم ئەو هاوبەش و دۆستانەمان کە پێکەوە کارەکەین کاری جوای کردووە کە ئێمە خزمەتگوزارە دیجیتاڵەکانمان یان ڕقەمەکانمان لە ئێستا لە ئاسیشی زۆر باشتر. جناب وەزیر منەسە پرۆگرامەکانی خوێندنی تێدایە یا بەڵێ پرۆگرامەکانی خوێندنی تێدایە ئەمڕۆ لەو پۆلەی کە پۆلێکی ئەزمموی بووە و تاقیکردنەوە تاقیمان کردەوە ئەوانە پرۆگرامی خوێندن بوون. ئامانج لە پرۆژەکەدا بەستنەوەی خوێندنی قوتابیانە بە سیستەمی ئەلکترۆنی بۆ ئەم ساڵ زیاتر لە 50 قوتابخانە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر جێبەجێ کراوە. طبعا المشروع هذا مهم جدا، في النهاية التعليم أولوية في نهضة كل الأمم. نحن الآن في عصر رقمي، عصر الإنترنت، لذلك كان مهم أن التعليم يواكب هذا العصر. المدرسة الرقمية تعمل مع وزارة التعليم في كردستان ومؤخرا كذلك مع دبي العطاء في التوسع في مشروع التعليم الرقمي حتى نحن نمكن المنظومة بشكل كامل، منها المناهج ورقمنتها باللغة الكردية، المنصة الرقمية باللغة الكردية، تدريب المعلمين، تم تدريب أكثر من 2000 معلم، كذلك إعداد مساحات التعلم الرقمي، إعداد مختبرات الكمبيوتر في أكثر من 60 مدرسة. كل هذا يعتبر نواة للتحول الرقمي في كردستان، ونحتفل فيها اليوم في كردستان العراقي. سەرەتای ئەم بیرۆکەی دروستکردنی ئەم قوتابخانە هات لەو پەیوەندیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیمارات. ئێمە لە ساڵی 2020 ئەو پرۆژەمان دەست پێ کرد لە 14 قوتابخانە یەکەم جار، بەڵام بە زمانی عەرەبی بوو. هەوڵماندا کە ئێمە بگۆڕین زمانەکە بکینە بە زمانی کوردیش، واتە ببتە بە 3 زمان عەرەبی و ئینگلیزی و کوردی. ئەوە ماوەکە زۆرە ئێمە کار دەکەین بۆ پرۆگرامەکان بکینە بە زمانی کوردی، هەروەهاش بەخۆ پلاتفۆرمەکە بگۆڕین بکینە بە زمانی کوردی، هەتا ژمارەی زۆر لە قوتابی و قوتابخانەی خۆمان سوود لێوەربگرین. ئەو قوتابخانە هاتیە وەکو جوورێکی بوو بەهێزکردنی توانەی قوتابیان تایبەت بۆ بابەتی بیرکاری و زانست، واتەوە خۆڵێکی بەهێزکردنە و لە هەمان کات ئاشنابوونی قوتابی لەگەڵ سیستەمی دیژیتالی و چوونەتی بوونومنە بەکارئینانی دیژیتال لە ڕێگای فێربوون، هەڵسەکەوت لەگەڵ قوتابخانە، لەگەڵ مامۆستا، لەگەڵ هاوڕێیەکانی، واتە سوودی ئەمەیە کە منداڵمان فێری دیژیتالی ببن و چون بتوانن هەر سەرچاوێکی حەزیان لێ بدۆزێنەوە لەسەر ئینترنێت. زۆر سپاس. پلان هەیە بۆ قوتابخانەکانی تر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت؟ ئینشاءڵڵا ئەگەر پرۆژەکە بەردەوام بوو پلانمان هەیە قوتابخانەکانی دیژی سوود لێوەربگرن و بتوانین ئێمە هەمان ئەوەیمان جێبەجێ کردی ئێستا و 50 قوتابخانە جێبەجێ بکەین لە ژمارەکی دی قوتابخانەکانی خۆمان لە هەرێمی کوردستان.
قوتابخانەی گوندی کۆری کاو ساڵ لەو سیستەمەی دیجیتال سکۆڵ 50 قوتابخانە بەشدارە یەک لەو قوتابخانەی میان دەستنیشان کرد بۆ ئەوەی مەراسیمی کردنەوەی جەنابی وەزیر و نوێنەرەکان سەردانە بکە سەبارەت بەو بابەتەش پرۆژێکی پیرۆزە ئەگەر خۆی جێبەجێ بکرێ لەبەرەوەی قوتابیان دەتوان هەم لە ڕێگای ئۆنلاین لە ماڵەوە هەموو بابەتەکانی سوودمەند بی کۆی پرۆسەکە پرۆسەیەکی جوانە بەڵام کاتی دەبێت بۆی ئاشنابوونی تەڵەبا لەگەر ئەو سیستەمە دیجیتاڵیە تا چەند ئاسانکاری کردو ئەم پرۆژەیە بۆ قوتابیان و مامۆستایان ئاسانکاریەکی تا ڕادەیەکی باشە بەڵام ئاشنانەبوونی قوتابیان لە کاتی ئێستادا تقریبان دەمانەوێت بۆ ئەو پرۆسەیە تا ڕادێکی ئاسانکارێکی باشی بۆ قوتابیان هەیە ئەگە وەکو خۆی جێبەجێکری هەم مامۆستایانیش دەتوانن سوود ببینین بەڵام یەک خاڵ هەیە ئەگەر زیاتر گرنگی پێ بدرێتەوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە ئینشاءڵڵا هەموو قوتابیان لە سەتاسەر هەرێمی کوردستان سوودمەند دەبێت. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وێڕای دەستخۆشی لە کونسڵگەری گشتی ئیمارات هیوای خواز لە داهاتوودا بۆ سەرجەم قوتابخانەکان ئەم پرۆژەیە ئەنجام بدرێت چونکە کار ئاسانیەکی زۆری بۆ مامۆستا و قوتابیان دەکات. کامەران تاهڕ کەناڵی پەروەردەیی هەولێر.